ئێمە سەرەتا سوپاسی کورسات دەکەین کورسادەم هەلەی بۆ ڕەخسانین کە بەشداری ئەم فیستیڤاڵە بکەین بە یادی سلێمانیەوە ئێمەش وەکو خانمانی دەزڕەنگین وەکو ڕێکخراوەکە هەشتا کورسی و هەشتا مێزمان هەبوو بەشداریمان پێ کردووە ئیتر هەمانە خۆی مێزی هەبوو هێناوێتی دایناوە و ئیشی خۆی لەسەر داناوە لە ژنیش و لە پیاویشی تیا چکە بە هەمان شێوە دەزڕەنگینی کەوتە دەزڕەنگینی پیاوی شەگرێتەوە و ژنی شەگرێتەوە وەڵاهی بە تایبەتی ئەم جۆرە فیستیڤاڵانە زۆر گرنگە بە حکمی ئەوەی کە ئێستا باری دارایی زۆر باش نییە ئەم جۆرە فیستیڤاڵانە ضرورە کە بکرێتەوانێ لەبەر ئەوەی کە بژێوی ژیانی خۆیان بەوە دابینکەن وەڵاهی سلێمانی شارێکی هەتا بڵێ جوانە ئەم یادە بکرێتەوانێ زۆر گرنگە. خاوەنی براندی یۆر کاستم دیزاینی ئەمە بە دوو شێواز ئیشەکەین لەسەر داواکاریش دروست دەکەین و هەروەها هەڵمان ناوە هەنێشتی کوردەواری ئارتەکان بێنین و لەسەر ئەو شتانە تەبعیکەین و کە ڕۆژانە بەکارێت. بێگومانی ئەنی پیشاندانی کللتوری خۆت و هونەرەکانی خۆت و شتی تایبەت بە وڵات و شارەکە و لە هەموو ڕۆژەکە مهمە بەڵام بە تایبەتی لەم ڕۆژە مهمە کە یادی سلێمانیە کە بزانین چیمان هەبوو خاوەنی چی بووین و بیخینە بەرچاوی هەم جیلی تازە هەم جیلە کۆنەکان بیریان خێنەوە هەم بۆ کەسە بیانەکان کەن پیشانیان بین ئێمە خاوەنی چین و چیمان هەبوو ئەمە کللتورەکەمان و ئەمە هونەرەکەمانە یعنی بەتا توانین شتەکان کوردەواریەکەینەوە ئەگەڕێنەوە سەر کورداری بن ئەم کۆلەکشنەمان هەیە ناوی شەدەلارە شەدەلار خۆی بە معنای ئەو کڵاوەی سەری ژنانیەت ئەنجاوە لە سلێمانیا زۆر باو بۆ ئەوسا لە شارەکانی تری بێگومان بەس یانی سلێمانی زۆر پێی ناسراوەکە لە کۆناژنەکان زۆر بەکاریان هێناوە بۆ سەریان و لە ڕسمەکانی شادی سال بەکارمان هێناوەتەوە و ئەمە وارە هەوا بۆی کردوین لێرە دروستی کردوەوە ینی هەگەر بێقەلبی هەمویان کڵاویان بەسەرەوەیە بە ئام زۆر ینی خەڵک بەدەمیەوەیەت بۆ شتانە زۆر حەزیان لە شتی کللتوری و کوردەواری و ینی تا بڵێ حدێک کەمە شتەکان کە ئەم شتانە ئەبینن شتێکی یونیک و دەگوێنەکە ئەبین و حەزەکان لایان بێنێتەوە و لە ماڵەکانیان بێنێتەوە. من سەرەتا دەستێکی هونەرم هەبوو حەزمە کرد لە بوارێکە خزمەتکەم لە ناو کووردا کە ئەو بوارە تا ئێستا بەکار نەهات بێت نەکرابێت بۆیە نەخشی خەنم هەڵبژارد چکە پێشتر پێش من کەسی کە دەستی نەبردبوو بۆ بوارە بەم شێوازی من دەستم پێ کرد والحەمدولیلاوە 2 ساڵە بەرداوامم ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاتر حەزی لێ و زیاتر داوام لێەکەن مرۆڤ بەرداوام حەزی لە گەشەکردنە حەزی لە شتی تازەیە شتی نوێیە لە ناو بۆ هەموو بوارەکانە بۆیە ئەم شتەی منەی کەم خەنەیە بەکارهێنانی خەنە کوردەوارێکی خۆمانە بەڵام بە شێوازێکی نوێ بۆیە بەرداوام خەڵک پێشوازیەکە لە فکرینە حەزیان لێ زۆریان حەز لێ ئەمە بەشێکە لە کللتوری کوردی بۆی بەکارهێنانی ئەو خەنەی کە خەنەی کوردەواری جگەلەوە ئەو خۆشەویستی و محەبەتی ئێمە هەمانە بۆ شاری سلێمانی ئەمڕۆ حەزم کرد وەکو کەسێک کە هونەرێکم هەیە بەم هونەرە بتوانم لەم ڕۆژەیە یادی ڕۆژێکی پێ بکەمەوە خزمەتی خەڵکی شاری سلێمانی پێ بکەم و داشکان بکەم لەسەر هەموو شتانێک کە خەڵک گەنج حەزی لێ بیکات و وەکو هەدەیەک لەم ڕۆژەیە بۆ بۆی ساڵیادی دامەزرانی شاری سلێمانیەوە. ئێمە کوسۆسکی کەری منێکێک لە دامەزرێنەرەکانی کە ئیشی کێک و شیرینیەکەین ئەمڕۆ بەشداریمان کردووە لە 270مین ساڵێتی شاری سلێمانیە کە ئەمە هەروکو کێکەش کە دروستمان کردو حەزمان کرد هەر سەبارەت بە یادی سلێمانی بێت ئەو کەسایەتیانی کە ئێستا نەماون لە ژیانە هەمووی لەسەر ئەوان کردومان لەبەری کە نامانەیە کە چۆن بڵێ لەبیریان کەین و هەمیشە بەنرز بنخێنن لامان و هەروەها ئەم جۆرە ئیڤنتانش بۆ کەسانی کە کاری تایبەت بەخۆیان هەیە و بزنسیان هەیە لەم ئیڤنتانە بەشداری بکەن هەم بۆ یادەکە باشترە هەم ئەتوانن بزنسەکانیان زیاتر بخەنە بەرچاوی خەڵک بە بۆنەی کە ئەمڕۆ یادی سلێمانیە حەزمان کرد هەر کاشیرینەکەشی ئەیکەین تابێت بێ بەم ڕۆژە نەک سەبارەت بە شتێکی تر بێ ئەگەر تابێت بێ بەم ڕۆژە پێم وا بێ ڕۆژەکەش جوانتر و زیاتر بەرچاو بێت هیوادارم هەر تاکێک لەیان خۆیەوە خاستن گەنجەکانمان کە وردە ئێمە زیاتر شاری سلێمانی بەرز بنرخێنین و ئەو کلتورانەی کە هەیەی لەناو نەچێ بۆی کە هەمیشە لە یادەوەریمان بێنتەوە و شاری سلێمانیشی پێ جوانتر بکەین. وەڵاهی ئێمە وەکو گەنجێک پێم وایە کە پاڵپشتی سلێمانیکەین باشتر بێ گوڵی کە بچین وڵاتانی دەرەوانێ زیاتر
قاتنج لە ئێمە بکەن و ئێمە کار بۆ ئەوان بکەین کار وڵاتەکەی خۆمان بکەین زیاتر پێشەکەین. پیچێکی بچکۆڵم بەناوی چەپیجۆلەر دیزاین ئەمڕۆ بە بۆنەی ساڵەتی دامزراندنی شاری سلێمانیەوە لە سەرای سلێمانی کۆمەڵێک لە خاوەنکاری بچکۆلە لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوە لێرە پێشانگایەکمان ڕێخستووە کە تایە کارەکانی خۆمان ئارزەکەین و کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆرمان هەیە. من لێرە کارە دەستەکانم ئارزەکەم کە بریتە لە ئەکسسوارات بە تایبەتیش ئەکسسواراتی جلی کوردی و گرنگێکی زۆرم ناوە بە ئەکسسواراتی قەدیمەکان کە ئەوانەی لە کۆنا زیاتر بەکار هاتوون. ئەکید زۆر گرنگە لەبەرەوەی ئەمە وەکو کللتورێک نەمرێ لە ناو گەنجەکانی داهاتووە و گەنجەکانی ئێستش ئەم کللتورە کاڵ نەبێتەوە و ئەم کللتورانە بە بەرداوامی گەشەی پێ بدرێت و پەرەی پێ بدرێت و هەمیشە ئەم پێشانگایانە ڕێک بخرێن بۆی گەنجان ئاشنا بن بە کللتوری کوردەواری و بەم جۆرە کاران. سلێمانی شاری ڕۆشنبیر و هەڵمەت و قوربانی بووە و پێویستە بە بەردەوامی لەم جۆرە چالاکیانی تیا ئەنجام بدرێت بۆی گەنجان کە ئەم یادانە نەمرێت لە دڵی گەنجانمانە.